نەخۆشخانەی عەلی ناجیە لە شاری سلێمانی. کارمەندان و پزیشکان بە گوڵ پێشوازی لە چاکبوویەکی نەخۆشخانەکان دەکەن. ئەویش دکتۆر سەرخێڵ ئاراس بەڕێوەبەری نەخۆشخانەکەیە. ئێستا چاکبوویەکی کۆڤید-19ە. ئەوانەی کە بۆ پشکنین لە نەخۆشخانەکان بە خێرهاتنەوەی دەکەن. ئەم جۆرە پێشوازیە نمونەیەکە بۆ زیاتر دڵسۆزی و وەفای زیاتر کارکردن. بە شانازیەوانە چکە من لە خزمەتی هاوڵاتیانە تووشی و حاڵەتە بووم وەژێگەی شانازیە بۆ من کە من ئەو شەرەفان پێ بەخشراوە و خزمەتی ئەم شارە و خزمەتی ئەم هاوڵاتیانە ئاکەین وەم بە پشتیوانی خۆ بە پشتیوانی ستافە ئەمەتوانیمانە کە بەردەوام بین. گەورەترین دڵخۆشی و گەورەترین هەست بۆ من ئەم هەم چەپکە گوڵەکان و هەم ئەم پەرۆشەی هاوڵاتیانی شاری سلێمانی. ینی من کەسانێکە نەمناسیون دوور بە دوور هاوخەمی خۆیان دەربڕیەوە لەوەی کە تووشی ڤایرۆسەکە بووم و کەسانێکیش کە دووبارە هەر نەمناسیون دڵخۆشی خۆیان دەربڕیوە کە بیستویانە کە من ڤایرۆسەکەم تێپەڕانەوە. دووبارە جلی خۆپاراستنی پۆشی و لەگەڵ کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەکەی ئەرکی خزمەتکردنی کەوتەوە سەرشان. چاکبوونەوە بەم ڤایرۆسە خواستی هەموو هاوڵاتیەک و هەموو کەسێکە کە هەر کەسێک تووشی ڤایرۆسەکە بێت و هەموو کەسێک ئومێدی چاکبوونەوە و گەڕانەوەی بەسەر وەزعی تەندروستی باشی بۆ خوازن. منیش وەکوەوەی کە تووشبوویەکی ڤایرۆسەم ئومێدم کردو زووتر چاک بمانەیە زووتر باری تەندروستیم باش بێت بۆ ئەوی زووتر ئەو دەرفەتە وەرگرم خزمەتی هاوڵاتیان کەم و جێگەی خۆشحاڵیم بێ بۆی کە یەکێکم لەوانەی کە بەردەوام لە بەرەنگاربوونەوەی ئەم ڤایرۆسەیە هەوڵمانەوە و ئەم شەرەفەمان پێبەخشراوە. دووبارە جلی خۆپاراستنی پۆشی و لەگەڵ کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەکەی ئەرکی خزمەتکردنی کەوتەوە سەرشان. هەموو کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەکە بێوچان خزمەت دەکەن. بەپێی ئامارەکان ڕۆژانە نزیکەی 100 نەخۆش ئەم ڤایرۆسە تێدەپەڕێنێت. زیاتر لە 2860 نەخۆش تا ئامادەکردنی ئەم راپۆرتە چاکبووی ڤایرۆسی کۆرۆنان لە هەرێمی کوردستان. لایەنە پەیوەندیدارەکانی تەندروستی هەمیشە جەخت لەسەر تاکپارێزی دەکەنەوە لە بەکارهێنانی دەستکێش و بەکارهێنانی ماسک. هەموو ئەم ڕێنمانەی لایەنە پەیوەندیدارەکانی تەندروستی بۆ ئەوەیە هەمووان بە دووربوون لە بەڵای ڤایرۆسی کۆرۆنا. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.